بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. محەممەد سەدیقی کە بوونوەند بەرپرسی کمیتەی مافەکانی مرۆڤی کوردستان بۆ چەندیمین جار لەلایەن کمیتەی کار لە نۆروێژ کاندید کراوە. کاکەریمی ئەڵاویسی کە لە کمیتەی کاردایە تا ئێستا کاری کردو لەگەڵمانە زانیاری زیاتری لێوەردەگرین. کاکەریم و کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر بکرێ بڵێ وەک خۆشت ئاگاداری ساڵانی پێشتری شار کاک محەممەد سەدیقی کە بوودوەن کاندید کراوە، ئەو ساڵ تا ئێستا کارەکەتان چۆن چۆتە پێشێ؟ پێشەکی یەمیش سڵاو دەنێرم بۆ دەنجی ئەمریکا بەشی کوردی، سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی دەنجی ئەمریکا. ئەوەتان عەرز بکەم کومیتەمان ئەم جاریش لە ڕێگای حیزبی دۆستی کورد، حیزبی سوسیالیستی چەپی نۆروێژ، محەممەد سەدیقی کە بوودوەن سەرۆکی ماوی مرۆڤی کوردستان بۆ خەڵاتی ئاشتی نۆبێل کاندید کردەوە کە بەڕاستی شایەنێتی. تۆ پێت وایە شانسی وەرگرتنی ئەم ساڵ لە چاو ساڵەکانی دیکە تا چەندەیە؟ ینی فەرقی چێ لەگەڵ ساڵەکانی دیکە؟ چەندە ئومێدوارن؟ با ئەرزت بکەم برنەوەی خەڵاتی جیهانی ئاشتی نۆبێل بە چەند فاکتۆرەوە پەیوەندی هەیە. فاکتۆری سەرەکی ئەوەیە کە فوکوسی جیهانیان جا بۆ هەر قەزیەکی بێ لەسەر ئەو وڵاتەی بێ، ئەوە بەشێک. فوکوسی دووەم ئینعکاسی ئەو مەسەلەی ئاستی جیهانیدا لە چ سەرحێکیدایە. سێمیش ئەوەیە خودی کە بوودوەن چۆن ناسراوە. چەندین خاڵی دیکەش بێ، بەڵام ئەو خاڵە ئەساسەکانە. ئەمن لەسەر خاڵی یەکەم ڕادەست پێ دەکەم. ئێستا فوکوسی جیهانی بەهۆی ترامپ سەرۆکۆماری ئەمریکاوە کە ڕوویدا ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە لەوێشدا ڕوویدا لە ئێرانە فوکوسەکە لەسەر ئێرانە بە چەند مەسەلەیە کە ڕەنگە دوایە دەقسەکاندا ببینین. دوایە فوکوسی دووەم وەختێکی کە ئەو شتە چۆن بێتە میدیاکانی جیهانیدا. سەیمیش ئەوەیە خودی کەسەکە چۆن ناسرا بێ. محەممەد سەدیقی کە بدوەن خەڵاتی جۆرا-جۆری وەرگرتووە بۆیە کەسێکی ناسراوە و خۆشەویستە و خەباتەکەی بایخ و گرنگی زۆری هەیە. وە شانسەکە بۆ ئاگاداریتان بە نیسبەتی ساڵەکانی دیکە یەکجار زیاترە، بەڵام دەگەڵ وەش ڕقابەت لە نێو 240 تا 260 کەساندا کە هەموو ساڵێ ئەوەندە لە سەرتاسەری جیهان بۆ کمیتەی کە خەڵاتەکە دیاری دەکات دەنێردرێ. ڕقابەتەکە زۆر توندە، بەڵام شانسی کە بوودوەن بە نیسبەتی پێشوو زۆر زیاترە. باشەوە ئاماژت پێکرد کمیتەی کار دەیهەوێت محەممەد سەدیقی کە بوودوەند کاندید بکا بۆ ئەو خەڵاتەی لە ڕوانگەی دەرەوەوە، لە بیرڕای نێونەتەوەیەوە. کمیتەی کار چەندە جێگای دەتوانین بڵین پشتیوانی کردنە؟ ئەرزت بکەم کمیتەی ئێمە بە نێوی کمیتەی کار بۆ وەرگرتنی خەڵاتی ئاشتی نۆبێلست کە بوودوەندە. ئەوە گرنگ نییە کمیتەیمە چەندە ناسراوە چی کردو. ئەوە گرینگە کە خودی کاندیدەکە، خودی بەربژێرەکە کەواتە محەممەد سەدیقی کە بوودوەن چێە، چی کردو، چ خەباتێکی کردو. و ئەوەی گرینگە خودی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە کە ئەو خەباتی بۆ دەکا. کەوابوو فاکتەرە سەرچەکان ئەوەیە کە وەک ئەرزم کردی، ئەوەی کە ئەو کە خەباتێ دەکا، ئەو کە کاری بۆ ئازادی و ئەو کاری کە بۆ مافی مرۆڤ کردووە لە جێگایەکی لە شوێنێکیە. ئێستا ئەوش ئێرانە، ئێرانیش لەبەر مەسەلەی تێرۆریزم، لەبەر مەسەلەی چەکی ئەتۆمی، لەسەر مەسەلەی پێشێلکاری مافی مرۆڤ وردە زیاتر دێتە سەر باسەکان و لە میدیای جیهانی زیاتر دەنگ دەداتەوە. بۆیە بە لەزەرگرتنی ئەو شانسانە و خودی ئەوەی کە حیزبێکی نۆڕێژی کاندیدی دەکات کە ئەو حیزبە دەوڵاتی خۆیدا ئێستا ئۆپۆزیسیۆنە و جاری پێشوش لە دەسەڵاتدا بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا تا ئێستا چەندین جار بە فەرمی لە نووسراوەکانیدا پشتیوانی لە محەممەد سەدیقی کە بوودوەن کردو و لەو کاتەشدا داوای لە حکوومەتی ئێران کردو کە ئازادی بکە. ئەگە بگەڕێمەوە سەر ئەو تێبینەی خۆت کە ئاماژەت بە هاتنە سەرکاری سەرۆکۆمار ترامپ کرد، ئایا هاتنە سەرکاری ترامپ تا چەندە ئێوە خۆشببین دەکات کە بتوانن ئەو کاندیدابوونەی محەممەد سەدیقی کە بوودوەن مسۆگەر بکەن، یان شانسی وەرگرتنی چەندە چ جۆرە پەیوەندێکەیە لەو نێوەدا؟ ئەمن وەک چالاکێکی سیاسی، وەک چالاکێکی مافی مرۆڤ و کەسێک کە خەباتی مەدەنی دەکا، پێم وایە نە ئەمن
وەنا حیزبەکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان ئەسڵی کار لەسەر ئەوە دانانێن کە هێزێکی دەرەچی چ دەکا بۆ ئێرانی و فلان، بەڵام واقعیتێکە ئێمە دەخیاڵدا ناژین. ئەوڕۆ ئەو شتە هەیە و فوکوسەکە دێتە سەر مەسلەی ئێران، سەر مەسلەی ڕۆژهەڵاتی کوردستان. جا بۆیە ئەو شتەی کە وەزارەتی دەرەوە کردوویەتی، وەزارەتی دەرەوە لە ڕێگای هەر کەسێک بێ ئەو بەجوورێکی پێکۆشەرانی کورد لەوێ بیران بێننەوە کە ئەو شتانەی وان تەسیری زۆرە. ئەگەر کوردەکان لە هەموو وڵاتان لەگەڵ ئەحزابی سیاسی چ لە دەسەڵات چ لە ئۆپۆزیۆندا کار بکەن کە لە ڕێگای ئەو حیزبە سیاسیانەوە پشتیوانی لەو وڵاتانە، لەو حیزبانە، لەو دەسەڵاتانە بۆ کومیتەیە کە ئەو خەڵاتە دیاری دەکا بنێرن، ئەوە بۆ خۆی شانسی سەرکەوتنەکەی زۆر زیاتر دەکا. کەوابوو هەموو ئەو فاکتۆرانە هەرێکەی بە نیسبەتی خۆی تەسیری هەیە. ئێمەی کورد ئەگە چالاک بین، ئەگە ئەو خەباتە مەدەنیەی کە بوو دووەندەیکە وەک خەباتی گاندیە لە سەقی ئاستی جەهانیدا، منزور مشێوەکەیەتی، بۆیە کاریگەری زۆرەکە کە بەو شێوە خەباتە کەسێک کە خاوەنی ئەو خەباتەیە سەرۆکی ماوی مرۆڤە بیەنە پێشەوە مەترەحیکەن. جا کەوابوو دێتە سەر ئێمە چۆن لە فرسەتەکان لە هەلەکان ئیسفادە بکەین کە بوو دووەندی بێنینە ئاستێکی زۆر بەرز کە ئەوانش حیسابێکی تایبەتی لەسەر بکەن. کەوابوو بانگەشەکردن بۆ دانی خەڵات بۆ بەڕێزکە بوو دووەند گرنگجی هەیە وەکی خۆشت ئاماژت پێکرد. لەم پەیوەندیەدا ئێوە هەر لە چوارچەوەی نۆروێژدا هەوڵی بۆ دەدەن یا لە چوارچەوەی ئوروپاشدا و ئایا لەگەڵ چ ڕێکخراوێکی دیکەی بیانی پەیوەندیتان هەیە بۆی کە هاوکاریتان بکەن؟ نامەوێت باسی حیزبی دموکراتی کوردستان بکەم چونکە بۆ خۆم چالاکی ئەو حیز بەشم، بەڵام هەمومان لە بیرمانە کە سکرتێری پێشوو کاک خالید عەزیزی بۆ خۆی مەسلەی کە بودوەندی کردبوو کە یەکێک لە مەسلەکانی خۆی لە چالاکی خۆی ئەگە ئەحزابی سیاسی بەجددی لە ئەوروپا و لە هەمووی جەهان بیکەنە مەسلەی خۆیان کاری بۆ بکەن، ئەگە تێکۆشەرانی تاک کاری بۆ بکەن بە دڵنیایەوە ئێستا کە هەلومەرج ئامادەیە کاریگەری و تەسیری زۆر زیاتر دەبێت. کەوابوو نەقشی دووەم میدیایە دەگەڵەوەی کە هەلومەرجەکە ئامادەیە. ئەگەر نەتوانین بە چاچی میدیایی بکەین شانسەکەی کەم دەبێتەوە. ئەگە بتوانین بە چاچی میدیایی بکەین تەنانەت هیچ ئیشکالیشی نییە. مەسەلەن ئەمن لەکە لە وڵاتم دەگەڵ تێکۆشەرانی کورد خۆپیشاندانی بۆ سازکەین، خۆپیشاندان بۆ بەردەرچی ئەو کومیتەیە کە چاودێری ئەوە دەکا ئی خەڵاتەکەی و لە وڵاتان ئەو پشتیوانە بنێرن لە ڕێگا ئەحزابی سیاسی ڕێکخراوەکانی ماوی مرۆڤ ئەمنیستی هەموو ئەوانە هەموو بایەخی خۆیە و تەسیر خۆیە. بەڵێ ئەو شتانە کاریگەری دەبێت کە فەرمووت. مەبەستمەوە بوو کە لە نێوخۆی ئوروپادا ئێوە تێکۆشانتان تا چڕادەیەکە تا ئێستا، ینی بۆ ئەو کارەت چه هەنگاوێکی بەکردەوەتان هەڵێناوەتەوە؟ ئێمە ئێستا هەفتێکە ئەو کاندیدای کە بوو بەدکراوە، ئەمە ئەوەڵی کارمانێ هەتا مانگیدا کاتمان زۆرە دەمانەوێت خەباتی خۆمان هەل لە نۆڕێژە چتر بکەینەوە کە ناوەندی گەورەیە لە وڵاتە دەدرێت و هەروابێتەوە لە ئوروپایە و ئەگەر تێکۆشەرانی کورد ئازادی خوازەکانی ئێرانێش یارمەتیمان بکەن خەباتەکەی دەکەینە بەر بڵاوتر. ئێستا دەنگی ئێوە کاریگەری زۆرە، BBC کارگەری زۆرە، کاناڵەکانی ئەمریکای کارگەری زۆرە، کاناڵە کوردەکانیش بەشی خۆی کاریگەریان هەیە. ئەوەندەی کە جەنابەت ئاگاداربی ئەو کەسانێک کە ئێستا لەگەڵ کاک محەممەد سەدیقی کە بوویەوەند کاندید کراون وەک بزانی کامیان با بڵین لە ڕەکەبەری لەگەڵویدانە، کامیان زۆر ناسراوە؟ عەرزت بکەم هەتا ئێستا بە ئەو کومیتەیە کە کاندیدەکانی بوو هاتۆ بە میدیایی نەکردووە، بەرەبەرە بە میدیایی دەکرێ و دەناسرێ. زۆر جار کاندیدی زۆر ناسراوی جیهانی وەک ئۆباما وەک سانسانسیچو ئەوانەی تێدا بووە. یارە ئۆباما بردیەوە، سانسانسیچو بردیەوە، نووسەرێکی گەورەی تورک کە باسی کۆمەکوژی ئەرمەنی و کوردی کردبوو ئەوانە بردویانتەوە. زۆر کات ڕقابەتەکان یەکجار سەختە، بەڵام وەک باسمان کرد فوکوسەکە لەسەر چە وڵاتێکی بێ تێکۆشانی میدیایی چالاکەکانی ئەوە خودی کەسەکە خەباتەکەی چه ئاستێکدایە چۆنی حیساب دەکەن ئەوانە هەموو حیسابە. ئایا وەک پێشوش ئەرزم کردی لەو نێوەدا
توانی و تانە حیزبەکانی نێو نۆروێژێ با بڵێن حیزبی کاری ئێوە پەیوەندی لەگەڵ پارلەمان بگرێ پارلەمانی ئەوروپا کە لەو نێوەدا هەنگاوێکی جددی هەڵبێنەوە؟ وڵا ئەوانەی کە دەفەرمووی هەمووی دەکەینە پێشنیار بۆ حرەکەتی خۆمان ئەمە چەند ڕۆژێکە جوابمان وەرگرتوتەوە کە داواکەی مەجێ بەجێ بووە کە بوودۆن لە سەراوەکاندی کراوەتەوە بۆیە هەموو ئەو شتانەی جەنابەت دەفەرمووی و تێکۆشەرانی کورد ئازادی خوازەکانی دیکە باسی دەکەین هەمووی لەو حەی کاری خۆماندا دەنین بۆی کە دەو نۆمانگەیدا حرەکەتی بۆ بکەین هیواخوازین ئاواتەخوازین کە سەرۆکی ماوی مرۆ کەسێکی شجاع بەغیرەتە و ئەمە کارێک بکەین دەنگی ئازادی خوازەوی لە چاڵەڕەشەکانی کۆماری ئیسلامی بگەینە تەلاری ئاشتی نۆبێل و بێتە ناوی بێتە نێوی گەورە مرۆڤەکانی هەموو جەهانی کە بەڕاستی شایەنێتی بۆیە ئەو هەموو خەڵاتەشی وەرگرتووە. ئەمە بۆ چەند دەمین جارەکە کە بودوەند لەلایەن کمیتەی کاری ئێوە پێشنیار دەکرێت کە خەڵاتی نۆبێل بۆ ئاشتی پێ بدرێت. بەگشتی کاکەریم تۆ پێ دوایە گرنگجیەکەی لە چیدایە کە چەند ساڵە ئێوە ئەوە لەسەری بەردەوامن؟ ئەرزت کەم بەردەوامی بەش بە حاڵی خۆم هەمیشە شتێکم دەخەباتی خۆمدا کردوتە ینی ئاوا دەڕۆمە پێشە کە پێم وابێ مرۆڤ دەبێ لە بێرو لە فێر بێ دەرسی بەردەوامی ئەمیش دام ناوە ساڵیانێکی زۆر بڕۆمە پێشە بۆ بە قەولی ئەو کەسەی کە پێشوو کاندیدی کرد ئاکسل هاگە دەڵێ ئەمە لە ڕێگای کە بوون وەندەوە دەمانەوێت دەنگی زوڵم لێکراوی کورد بە جیهانیەکان بگا لە ڕێگای کە بودوەندەوە دەمانەوێت ئەزیەت و ئازار و شکنجەی زیندانیانی سیاسی بێتە بەر زمانی خەڵکانی جیهان لە ڕێگای کە بودوەندەوە ئەوەی بەسەر کوردێ جیهانیان لی تێ بگەن و هەنگاوێکی وهڵێنەوە. کاکەریم دوای وتت چێ لەم پەیوەندیەدا؟ وەڵی دوای وتم ئەوەیە ئێوە کاناڵەکانی دیکە تکایە ئەوە ئەوەڵکەڕەت نەبێ گرنگ نییە دەگەڵ چێ بساحبە دەکەن چۆن بەڵام هاوڕێ و هاوکار پشتیوانمان بن بۆەوەی کە حتا مانگیدا ئەوەی لە دەستمان هات بیکەین. بەڕاستی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە دووبارە بژانەوەیەکی زۆر بەرچاوتر هەیە. ساڵیانێکی زۆر خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئازادی خوازان خەباتەکان دە هەموو بۆعدێکدا بووە. ئێستا خەباتەکە زۆرتر بۆعدی تەشکیلاتی و سیاسی و مەدەنیە بۆیە برنەوەی کە بودوەن کاریگەری زۆر بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ شەخصی خۆی و بۆ ئازادی خوازان هەیە. گرینگە ئێوەش بەردەوام بن و بەرنمەکەتان بە کەڕەتێک و دوو کەڕەت و ئەوە بەسەندە نەکەند و بە پشتیوانی زیاتر بە هەنگاوی زیاتر بە بەرنامەی زیاتر تەشویقی خەڵکیش بکەن کە لە ڕێگای حیزبەکانی وڵاتانەوە نامە بنێرن بۆ کمیتەی کە کاندیدی شیاوی خۆی هەڵدەبژێرە. کاکەریم مەڵاویسی لە کمیتەی کار لە نۆروێژ گەلێکتان سپاس دەکەین بۆ ئەو دیمانەیە. سپاس بۆ دەنگی ئەمریکا بەشی کوردی.